سەرباری ئەو دۆخە ناجێگیرەی حکوومەتی عێراق پێیدا تێدەپەڕێت کەچی لە دەرکردنی هەر بڕیارێک ڕەچاوی خواست و داواکاری هاوڵاتی و کارمەندانی سەر بە وەزارەتە جیاوازەکان دەکات. چەند ڕۆژێک بەر لە ئێستا حکوومەتی عێراق بڕیاریدا تەواوی وانەبێژانی سربەکەرتی پەروەردە و گرێبەستی کارمەندانی لە کەرتەکانی تری حکومی بە هەمیشەی دابمەزرێن. لە هەرێمی کوردستان چەندین ساڵە جگە لەوەی دەرگای دامەزراندن بەڕووی دەرچوانی کۆلێژ و پەیماگەکان داخراوە، هاوکات حکوومەت ناچێتە ژێرباری دامەزراندنی وانەبێژان و بە هەمیشەییکردنی گرێبەستی کارمەندانی تەندروستی و کارمەندی کەرتە خزمەتگوزاریەکانی دیکە و نزیکەی 10 ساڵە ئەو توێژانە لە چاوەڕوانی بڕیارێکی حکوومەتدا ماونەتەوە. ئێمە کاتێک کە بووین بە گرێبەست بەڵێنی ئەومان پێدرا دوای 3 ساڵ ڕاستە خۆ دەکرێن بە هەمیشەی، بەڵام ئێستا دوای 8 ساڵ وەکو خۆم هەتا ئێستا هەر گرێبەستین هیچ ماف ئیمتیازێکی وامان نییە. حکوومەت ئەوەندەی لە هەوڵی کردنەوەی فەوج و مەسەلەی ئەمنی ئەوانە دادەمەزرێنی، ئەوەندە لە خەمی ئەوەی نییە کە ئەو فەرمانبەرانەی کە کارەکان ڕایی دەکا ڕۆژانە ئیش و کارەکانی هاوڵاتیان ڕایی دەکا دایان مەزرێنیت. حکوومەتی عێراقی لە توانایدا بەجارێکی 100,000 280,000 دامە 289,000 بخۆی دای مەزرێنی ئەمە 30,000 دامان معنی بەلایانی زۆری 30,000 بەقەدرایی پەروەردەینەوە نابین کە 30,000 داما مەزرێنی باشە لۆ مامۆستایەکی دەستخۆشی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە دامان نامەزرێنیتن شێمەی گەنج ڕازینە بۆ وەزعی وان لێکردینە مەئیوزبین لە دامەزراندنمان. چاودێر و چالاکوانان باز لەو دەکەن حکوومەت جگە لە هاوڵاتیان بێباک و کەمتەرخەمە لە ئاست ئەو خزمەتەی کە چەندین ساڵە وانەبێژ و کارمەندانی گرێبەست دام و دەستگاکانی حکوومەت بەڕێوە دەبن، دەشڵێن سیاسیەکان بەهۆی تێکەڵاویان بەکاری بازرگانی و قازانجی تایبەتی تاکە کەسی ئاگایان لە بەڕێوەبردنی وڵات نەماوە. پرۆسەی حکومڕانی هەرێمی کوردستان لێڤڵەکانی لە خوار سفڕیە، پلانی نییە و حکوومەتێکی مۆدرن نیە، حکوومەتێکی خزمەت گوزار نییە، حکوومەتەکە لە چاو ئەو هەموو دەرچوانەی زانکۆ هیچ پلانێکی نییە. تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان 31 ساڵە، واتە بابرێن 2 تەمەنی هەیە، بەڵام زۆر بێپلانە. بۆیە ئێمە لە پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاستیەکەی بە هەموو پێوەروستانداردەکانەوە لە لێڤڵەکانی هەر خوارد. لە هەرێمی کوردستان حکوومەت و بیزنس و کەرتی مەدەنی یەکشتن، بۆ یعنی حکوومەت بێباکە بەرامبەر بە خەڵک. لە تەواوی هەرێمی کوردستان زیاتر لە 30,000 مامۆستای وانەبێژ و چەندان هەزار کارمەندی گرێبەست چەندین ساڵە لە ڕایکردنی کارەکانی حکوومەت بەردەوامن، بەڵام تا ئێستا ئاسۆی بە هەمیشەیکردنیان لا ڕوون نییە. بەڵام بە فەرمان و دەسوەردانی حزبی وەزارەتەکانی پێشمەرگە و ناوخۆ بەکاردەهێنرێن بۆ کڕینی کادری حزبەکان و بەکردنەوەی فەوج و لیوای سەربازی کار لە ئاساییکردنەوەی مەبدەئەفرۆشی و حزب گۆڕکێ دەکرێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.